توانیمان بە هەوڵی بەڕێز کاکوبا تاڵەبانی و بەڕێزان شارەوانیەکان و ستافی ئیدارەی ناحیە شۆڕش توانیمان خەمی کەم ئەندامانی سەنگەر بڕەوێنینەوە بەوەی کە ئەم ئیمتیازەیان، ئەم ڕێزەیان، ئەم مافەیان کە چەندین ساڵە تقریباً 7 ساڵ دەبێت لە گێرمە و کێشە و بێنەوە بەردەدا بوو، توانیمان چارەسەری گرفتە ئیداریەکانیان بکەین و یاسایەکانیان بکەین. ئەمڕۆ کەم ئەندامانی سەنگەری لقی کەرکووک و لقی چەمچەماڵ بە زەویەکانیان ئاشنا بن و زەویەکانیان پێ بدرێت. کاکوبات بەڕێزی تەدەخولی کرد لە ئەم زەویانە، بەڕاستی شتێکی زۆر گەورەی بۆ کردن، ئەویش بەجیاکردنەوەی کەم ئەندامان لە شەریعەکانی تر بۆ پێشخستنی دابەشکردنی زەویەکانی مەدینە شۆڕش. هیوادارم وڵاتمان ئاوەدانی ئەو کاتی کە جەنابی مانزەران لە ژیانە بوو بۆ کاتی لێدێتەوە بەداخەوە ئینسان حەفتا و پێنج هەشتا ئەوان کێشە بچووکیان کە هەیە کێشەکەیان بۆ چارەسەر بکەن و بۆ هەفتا و پێنج پەنجاویە. عەلی نامێت عەبدوڵڵا. هەر شاد و سەرکەوتوو بن و سوپاسانەکەم.